سڵاوتان لێبێت. وا دەردەکەوێت بەم زوانە دوو جەمسەرەکەی کابینەی نۆ نەگەنە ئەنجامێکی یەکلایکەرەوە. پێناچێت بەم زوانە سەرۆکوەزیرانی هەرێم و جێگرەکەی لەسەر یەک مێزی کۆبوونەوە ببینین. لە کۆتایەکانی مانگی دەی ساڵی ڕابردووەوە، واتە نزیکەی 6 مانگی ئەنجومەنی وەزیران بەبێ ئامادەبوونی یەکێک لە جەمسەرە بەهێزەکانی کۆ دەبێتەوە. ئەو کابینەی کە یەکێتی و پارتی وەکو دوو پێکهێنەری سەرەکی دایان مەزراندووە، ئێستا بووەتە کابینەیەکی دوولەت. مەسرور بارزانی سەرۆکی کابینەکە هەفتانە لەگەڵ وەزیرەکاندا کۆ دەبێتەوە بەبێ ئەوەی قوبات تاڵەبانی ئامادەیی هەبێت. لە کاتێکدا ئەوان با گوێرەی ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی و پارتی حکوومەتیان بە بەشداری چەند حیزبێکی دیکە پێکهێناوە. لە ماوەی ئەم 6 مانگی ڕابردوودا هەمیشە هەوڵی پێکهاتنەوەی ئەم دوو جەمسەرە لە ئارادا هەبووە، بەڵام هەوڵەکان وەکو بە ئاگایانی سیاسی وەسفی دەکەن هەوڵی شەرمنانە بوون. تاوەکو ئێستا سەرۆکی کابینەکە زیاد لە جارێک ئارەزووی خۆی نیشان داوە با گەڕانەوەی قوبات تاڵەبانی و تیمی وزاری یەکێتی بۆ کۆبوونەوەکان، بەڵام هیچ کات ئەمە بە دڵی قوبات تاڵەبانی نەبووە. مەسرور بارزانی لە نەورۆزدا پەیامێکی نارد و گوتی داوا لە بەڕێز جێگیری سەرۆکوەزیران دەکەم بگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. ئەگەرچی قوبات تاڵەبانی هەمان ڕۆژبوو لە پەیامی نەورۆزدا گوتی کە ئامادەن گفتوگۆ بکەن و دەستی ئاشتەوایی درێژ دەکەن، بەڵام بە هیچ شێوەیەک خۆی لاقەرەی داواکاریەکەی بارزانی نەدا و نەگوتی دەگەڕێمەوە و نەگوتیشی ناگەڕێمەوە. قوبات تاڵەبانی پەیامەکەی قۆستەوە بۆ ئەوەی باسی ئەوە بکات کە داواکاری شەخسی نەبووە و ناشی بێت، وەکو ئاماژەیەک بۆ بایکۆتکردنی بەردەوامی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران. یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێش هەڵوێستەکانی قوبات تاڵەبانیەوە هەمیشە ڕەخنەی لە ئەدای حکومڕانی پارتی دیموکراتی کوردستان دەگرت و دەیگوت سلێمانی پەراوێز خراوە. تاوەکو ئێستاش ئەمە ڕەخنە و چەکی بەهێزە بەدەست یەکێتیەوە بۆ ئەوەی لەسەر بایکۆتی ئەنجومەنی وەزیران بەردەوام بێت. لە بەرامبەردا پارتی لە ڕێگەی بەرپرسانی باڵای خۆیەوە هەمیشە دەڵێت پێویستە یەکێتی و قوبات تاڵەبانی لە نێو ئەنجومەنی وەزیراندا کێشەکانیان چارەسەر بکەن. ئەوان پێیان وایە یەکێتی داواکاری شەخسیان هەیە و تەنانەت وەکو کەمال کەرکووکی لە لێدوانێکیدا بۆ زووم گوتی مەسەلەی بایکۆتەکە پەیوەندی بە بابەتی ئەمنیەوە هەیە. کەواتە ئەو دەستپێشخەرەی نەورۆز ئەوە نەبوو کە قوبات تاڵەبانی چاوەڕێی دەکرد، هەر بۆیە نە دەستپێشخەرەکەی بارزانی و نەوەڵامەکەی تاڵەبانی نەبوونا هۆی شکاندنی بایکۆتەکە و لێکترازانی دوو جەمسەرەکە بۆ سوورێکی دیکەش بەردەوام بوو. پاش نزیکەی مانگێک لە پەیامەکەی نەورۆز جارێکی دیکە مەسرور بارزانی دەستپێشخەرێکی دیکەی کردەوە. لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیراندا بە ئامادەبوونی مەسرور بارزانی پێشنیاز دەکرێت تیمێکی ئەنجومەنی وەزیران بچنە لای قوبات تاڵەبانی تاوەکو داوای گەڕانەوەی لێ بکەن بۆ کۆبوونەوەکان. پاش چەند ڕۆژێک لەو دەستپێشخەریە تیمەوەزارەکەی جەمسەری بارزانی با چەند ئۆتۆمبیلێکی مۆدێل بەرزەوە چوونە ماڵی جەمسەری تاڵەبانی، بەڵام وەکو ئەوەی هیچی لێسەوز نەبوو بێ ئۆتۆمبیلەکان پاشۆپاش گەڕانەوە. زووم زانیوێتی کەشی کۆبوونەوەکە ئیجابی نەبووە و شاندەکەی ئەنجومەنی وەزیرانیش ئامانجەکەی نەپێکاوە کە گەڕانەوەی قوبات تاڵەبانیە بۆ ئەنجومەنی وەزیران. هەر لەبەر ئەم هۆکارەش نە قوبات تاڵەبانی و نا ئەندامانی شاندەکە هیچ ڕاگەیەنرا و قسەیەکی فەرمیان نەبوو. ئەم دەستپێشخەریە تازەیە هەر لە دوێنیەوە و بگرە لە ساتە وەختی ئەلانکردنی شێوە مەرگی خۆی ئاشکرا کردبوو، ئەمەش لەبەر چەند هۆکارێک. پاش ئەلانی دەستپێشخەریەکە قوبات تاڵەبانی با زوومی گوتبوو پێشوازی لە تیمەکە دەکەین، وەکو برا و فەریقی خۆم سەیریان دەکەم، بەڵام وەکو ئێستا دەردەکەوێت ئەم وەڵامەی تاڵەبانی ئاماژەیەکی ڕوون بووە کە دەستپێشخەری لەم جۆرە چارەسەری دۆخەکە ناکات. قوبات تاڵەبانی ڕەنگە هەرگیز با دەستپێشخەریەکی لەو جۆرە ڕازی نەبێت، بۆ پێی وەکو جەمسەرێکی بەهێزی نێو حکوومەت چاوەڕوانی هاتنەسەر خەتی مەسرور بارزانی دەکات کە وەکو بەرامبەرەکەی خۆی تەماشای دەکات، نەوەکو تیمێکی ئەنجومەنی وەزیران کە وەکو خۆی گوتوێتی با برا و فەریقی خۆی تەماشایان دەکات. هۆکاری دووەمیش کە دەستپێشخەریەکەی لەباربرد ئامادەکردنی ئێوارەخوانەکەی دوێنی مەسرور بارزانی بوو کە بە بڕوای بە ئاگایانی سیاسی دوایین بزمار بوو لە تابوتی ئەو دەستپێشخەریە. مەسرور بارزانی بەر لە تۆپی بەربانگ و دەستپێکردنی ئێوارەخوانەکە هەندێک ڕستەی درکان کە ڕێسەکەی کردەوە بە خوری.
مەسرور بارزانی ئەگەرچی لە سەرەتادا گوتی کە هەوڵ دەدەن سەقامگیری لە هەرێمی کوردستان و عێراقدا بەرقەرار بێت، بەڵام دواتر وردە وردە تۆنی قسەکانی گۆڕی و بەم شێوەیە قسەی کرد. لە ڕووی سیاسیەوە ئێمە هەوڵی ئەوە دەدەین کە سەقامگیری سیاسی لە عێراق و لە کوردستانیشدا بەرقەرار بێت. ئێمە هەمیشە لەگەڵ هەموو ئەو لایەنانە بووین و داوای یەکڕێزی هەموو هێزێکی نیشتیمان پەروەەر دەکەین کە بڕوای بە ئامانجی پاراستنی هەرێمی کوردستانەوە بێت، بڕوایان بە خزمەتگوزاری هاوڵاتیانی کوردستان بێت، بڕوایان بەوە بێت کە ئێمە بتوانین بەیەکەوە خزمەتی هەموو چین و توێژ و ئاینەکان بکەین، بڕوایان بەوە بێت کە ڕوبەڕووی گەندەلی بوەستینەوە، بڕوایان بە وڵات پارێزی بێت. ئێمە هەمیشە لەگەڵ ئەو لایەنانە یەکڕێزین، بەڵام هیچ کات و هەرگیز ئێمە ناتوانین هاوبەش و بەشدار بین لە خاکفرۆشی، لە گەندەلی، لە تیرۆر و تۆقاندن، لە سەرانەستاندن یان لە ئەوەی کە خەڵک لە پێناو بەرژەوەندیەکانی خۆمان بەکاربێنین. ئێمە گوتومانە لە خزمەتی ئێوەی خۆشەویست دەبین و خوا یارمەتیمان بدا بەردەوام دەبین لەوەی کە خزمەتی ئێوە بکەین. ئێستا چیرۆکی بایکۆتەکەی قوبات تاڵەبانیتان بۆ دەگێڕمەوە هەر لە سەرەتاوە تاوەکو ئەمڕۆ. ئەمە دوایی نوێنەی قوبات تاڵەبانیە لە تەنیشت مەسرور بارزانیەوە کە مێژوەکەی بۆ 12 دەی 2022 دەگەڕێتەوە. لەو کاتەوە تاوەکو ئێستا قوبات تاڵەبانی نەچووەتەوە نێو ئەو هۆڵە و بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی نەکردووە. ئەم وێنەی دیکەش دوایی نوێنەی قوبات تاڵەبانیە لە ناو بینای ئەنجومەنی وەزیران کە تێیدا پێشوازی لە کۆنسۆڵی ئەمریکا دەکات. وێنەکە لە 18 دەگیراوە. ئەگەر قوبات تاڵەبانی لە مانگی دەوە بایکۆتی کۆبوونەوەکانی کردبێت، ئەوە بایکۆتی تیمی وزاری یەکێتی دەگەڕێتەوە بۆ مانگی 12 واتە مانگ و نیوێک پاش بایکۆتی قوبات تاڵەبانی. ئەمە وێنەی دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە کە تیمی وزاری یەکێتی بەشداری تێدا کردبێت. مێژوەکەی بۆ 21/12 2022 دەگەڕێتەوە. لەو کاتەوە تاوەکو ئێستا قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی بەشداری هیچ کۆبوونەوەیەکیان نەکردووە. یەکەم دەستپێشخەری فەرمی مەسرور بارزانی بۆ گەڕانەوەی تیمی وزاری یەکێتی دەگەڕێتەوە بۆ 6 ئەم ساڵ، کاتێک لا ڕاگەیەنراوی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیراندا بەبێ ئەوەی ناوی قوبات تاڵەبانی یاخود جێگیری سەرۆکوەزیران بهێنێت گوتی داوا لە تیمی وزاری یەکێتی دەکەین بگەڕێنەوە بۆ ئەنجومەنی وەزیران، وەکو چۆن پێشتریش بە نووسراوی فەرمی داوای گەڕانەوەیان لێکراوە. دەستپێشخەری دووەمی مەسرور بارزانی لە 20 ئازاردا بوو بە بۆنەی نەورۆزەوە. ئەمجارەیان سەرۆکوەزیران ناوی جێگیری سەرۆکوەزیرانی هێنا و داوای لێکرد بگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکان. دەستپێشخەری سێیەم ناردنی شاندێکی ئەنجومەنی وەزیران بوو بۆ لای قوبات تاڵەبانی تاوەکو داوای لێ بکەن بگەڕێتەوە کۆبوونەوەکان، بەڵام ئەمجارەشیان هیچ ئەنجامێکی نەبوو. خواتان لەگەڵ.